بەهۆی سەرنجڕاکێشی ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران و بوونی ناوچەیەکی زۆری گەشتیاری لە هەر چوار قەزاکەدا لە ڕۆژانی جەژن هاوڵاتیانێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراق و شارەکانی هەرێمی کوردستان ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکە کردووە. بەڵێ پێشەکی جەژنە پیرۆزە لە هەموو تەواوی کوردی جیهان دەکەین بە تایبەتی کوردی کوردستانی خۆمان و هەر چوار پارچە و بەڵێ جەژنە پیرۆزە ئەوم پێشمەرگە قارەمانەکان دەکەم لە سەنگەرەکان بە تایبەتی و جەژنە پیرۆزە لە ستافی کەنالی پەیام دەکەم و لە هەموو مسلمانێک و بەڵێ ئەمە هاتین بۆ گەشتکردن بۆ ئەم ناوچەیە ناوچەیەکی گەشتیاریە و خۆشە و خەڵک بە تەواوی خەڵکان ڕوو لەم ناوچانە دەکەن و بۆیە ئەمەش پێما خۆش و سەردانتان بکەین و بەڵێ خۆشە فێنکە هەبوو شوێنێک ئاوا فێنک و خۆش نییە بۆیە ئەمە پێما خۆش بوو سەردانی ئێرە بکەین. بەخێر هاتنی کەلانی پەیام دەکەم بەخێر سەر چاوە جژنە لە هەموو مسلمانان جیان دەکەم لە برا پێشمەرگەکان لە داچ شەهید جژنە پیرۆزبای لە هەموو گەلی کوورد دەکەم هاتم بۆ ئەم شوێنە گەشتاریە شوێنێکی گەلە خۆشە بەڕاستی. بەراورد بە ساڵی ڕابردوو هاتنی گەشتیار بۆ ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکە زیادی کردووە، ئەمەش بەهۆی زیادبوونی کۆمپانیاکانی گەشتیاری و ڕێگەدان بە هاوڵاتیانی عێراق بە ئۆتۆمبیلی خۆیان بۆ هەرێمی کوردستان گەشت بکەن. تەنها لە ماوەی 2 ڕۆژی جەژنی قوربان 20,000 گەشتیار ڕوویان کردوتە ناوچە گەشتیاریەکانی هەر چوار قەزای سۆران و چۆمان و ڕەواندز و مێرگەسۆر. سەبارەت بە ئاماری گەشتیاران لە بۆ ڕۆژانی جەژنی قوربان نزیکەی 20,000 گەشتیار لەم ڕۆژەدا لە دوێنێ تا ئەمڕۆ سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کردووە کە سەردانیکەر بووینە ئەوانەشی کەماوەتەوە لە شوێنەکانی گەشتیاری بەشی زۆری شوێنی شنگلبانە و کۆڕەک پڕبوون لە گەشتیار مۆتێلەکانیان وەندەقەکانیش گەشتارێکی باشی بۆ چووە و پێشبینیشمانە بۆ ڕۆژانی دواتر گەشتارێکی زۆرتر سەردانی ناوچە گەشتیاریەکان بکاتن. کەرتی گەشتیاری یەکێکە لە کەرتە گرنگەکان لە زۆربەی وڵاتانی جیهان وەک یەکێک لە سەرچاوە گرنگەکانی داهات هەژمار دەکرێت، بەڵام لە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە گرنگی پێدەدرێت و ئەمە شوای کردووە ساڵ بە ساڵ هاتنی گەشتیار بۆ ناوچەکە ڕوو لە زیادبوون بکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری شەلال گەلی عەلی بەگ.